به 60 سالا زندان کردن اما کو تیم پارێزەرین داکوکیکردن شمافێ وان ڕۆژنامەوانە و چالاکوانێت مەدەنی ما پشتی کو دیتی اف بریار دادیه داد نیا یاسایی و ظلم الوان روزنامه‌وان و چالاکوانێت مەدەنی هاتیه کردن اف رو امرابین ما او بریار دادگاه تمیز که راسته خوب ریکا دادگاه تمیز هولیری و ما کتابک جینه بود دادگاه تاوان هولیری بونده اوی کیسی فرکنه دادگاه تمیزه هولیری ڕێکارەکان چینانی بۆ تەمیزکردنەوەی ڕێکارەکان ما او لایحه تمیزی ما تقدیم کردی بو دادگاه تمیزه اوان آجی کتابک چه کردی بو طلب اوراق دوی قضیه کردی دادگاه جنات دول هولیری بله بریار دای بله او بریار دای و او دخواست دو سه اجرا کردی نه دیار نکردیه سایدا ڕەمەزانەکە جەنابەت پێم بڵێ شێوازی تەمیزکردنەوە لە دادگات چۆن نەکرێەوە ئەو ڕێکارە دەبێت چەند ڕۆژتر وەڵامتان درێتەوە لەسەرەوە برسان اوه هوکاره دمین تول لای دادوارا و چونکه یا سایی اوه یا کدوماوی مهکه دا ام بشین به دعوایج انجمن دادواری بکین به تمیز کرن و کدی تره بریار دمین تول دفوانا دا دماوی دیارکی دا که مهکه داد حیوه که دا بیته داخواست کرن پشتی ما داخواست کری شوره و دمین تول رکارن هات نوچو دمین تول ویری دا و هر مپ خوشه هم سوپاسی اکاج دل سپاس یکاش دل بناوی پارێزەرên دووکê ku yê berrevanî kirin ji vê keysê em supasiyeka ji dil ji parêzerên Helepçe, Süleymanî, Hevlêrê dikîn, Kerkûkê ku ev rûke helwîstekê yê yasayî, mirovatî, hevpîşeyî di gelme da bûyne zor zor supas bû van berêzane ku ev rûke karên xwe hêlayîn û xizmet kirî û ji Kerkûkê û Helepçe û Süleymaniyê û Hevlêrê û duhokê ku di gelme da برهف بوینه دویره سپاسیکا به پایه ام جارکا دی و دو جار دی و هزار جار هم بکین هشتا که محبوبان برزان وان پارزرد که افرو که هف خدمت و خبات برده هم بوینه دگل مدا عماد حميد ايش كلمه شيء السليماني هاتيا كلمه المحامي عماد حميد بەڵێ مەوەکو دەستێک لە پارێزەران لە شاری سلێمانی و وەک فیدراسیۆنی ڕخراوەکانی و کۆمەڵی مەدەنی ئەمڕۆ هاتینە شاری هەولێر بۆ پاڵپشتی لە کەیسەکە و پاڵپشتی لە پارێزەرانی بەڕێز لەم دۆسیەدا و ئێمە وەکو فیدراسیۆنی ڕخراوەکانی و کۆمەڵی مەدەنی بەیاننامەیەکمان ئامادە کردووە کە تایبەتە بەم دۆسیەیە بەڕێزان ئەنجومەنی دادوەری لە هەرێمی کوردستان ئەندامانی دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان پەیماننامە و ڕێکوتنامە و جارنامە نێودەوڵەتیەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ و دەسەڵاتی دادوەری جەخت لەسەر سەربەخۆبوون و بێلایانی و دەسەڵاتە دەکەنەوە لە هەموو پاشکۆیەتی و دەستێوەردانێکی حیزبی و حکومی هەروەها لەسەر ئاسی ناوخۆش لە دەستوری عراق و لە یاسای دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان ژمارە 23 ساڵی 2007 هەمان جەختکردنەوە هەیە بەدرکردن بەو ڕاستی دەوتەیە دادوەری بنچینە و بناغی حکومڕانی و دەوڵەتداریە لە مێژوودا هەموو ئەو ڕژێمانی کە گرنگیان بە دادپەروەری و فراهەمکردنی دەسەڵاتێکی دادپەروەر داوە بەهێز بوون و بە پێچەوانەوە ئەو ڕژێمانی کە دادپەروەریان پشتگوێ خستووە خستویانەتە خزمەتی دەسەڵات و فەرمانڕەواکان ڕەو ڕژێمانە ڕووخاون و نەماون بۆیە هیچ ڕژێم و دەوڵەت و کیانێک بەبێ دادپەروەری بەردەوام نابێت بەداخەوە لە دوای ئەو وتانەی کە لە دوای تاوانبارکردنی دەستگیراوەکانی بادینان و بە چەند تاوانێک بەبێ چاوەڕوانی کردن بۆ دوا بڕیاری دادگا درکمان بە مەترسی کرد لە بەڕێوە بەچوونی پرۆسەی دادگاییکردن و سزادانی دەستگیراوەکان ئەو ترسەشمان لە شوێنی خۆیدا بوو کاتێک لە ڕۆژی 16 دوی 2021 دادگاییکردن و حکومداری چالاکوانانی بادینان شێروانی و ڕۆژنامەنووسی سەربەخۆ ئەیازەکرەم و گوهدار زێباری هەروها چالاکانی بواری مافەکانی مرۆڤ شفان سەعید و هاریوان ئیسا و هاوڕێیانیان نادادی و بێدادیەکی گەورەمان بەدی کرد کاتێک کۆمەڵێک چالاکی دڵسۆز و خەمخۆری ئەم نیشتیمانە بە کۆمەڵێک تاوان دادگایی دەکرێن کۆمەڵێک تۆمەتیان ئاراستە دەکرێت کە لە بنەڕەتتا لە ڕووی یاساییەوە تاوان نییە ئەمە جگە
لە کردنەبەری ڕێوشوێنی نائاسایی لە ناو هۆڵی دادگا و کردنەبەری کۆمەڵێک ڕێکار کە هەست بەوە نەدەکراکەمە بەس لە دادگایکردنەکە چەسپاندنی یاسا و بەدیێنانی دادپەروەری بێت وە سەپاندنی سزای 6 ساڵ زیندانی بەسەر چالاکاندا هێندەی ئەوەی وەک تۆڵەکردنەوەیەک لەو چالاکانە دەردەکەوێت هێندە وەک پرۆسەیەکی دادگایکردنی دادپەروەرانە دەرناکەوێت چونکە وەک لە درێژەی دادگایکردنەکە و وتەکانی تۆمەتباراندا بە بەڵگەکان بیرران نەتوانرا هیچ بەڵگەیەکی سەلمێنەر و بڕواپێکەر بخرێتە ڕوو بۆی دانەکردنی چالاکوانان ئەمە سەرڕای ئەوەی کەوا سەرجەم تۆمەتباران ئاماژەیان بەوە کردووە کە لە قۆناغی لێکۆڵینەوەدا ئەشکەنجە دراون و مامەڵی نامرۆڤانیان لەگەڵدا کراوە کە دەبوایە دادگای تاوانەکانی هەولێر لەسەر ئەم خاڵە هەڵوەستەی هەبوایە و وتەکانیان لەبەردەم دادگای تاوانەکان بە بنەمادا بنرایە بۆ حکومدان لەبەر ئەوەی بەپێی یاسای بنەما دادگەریە سزاییەکان نابێت دان پێدان عیبدار بێ ئەمە جگەلەوەی لە قۆناغی لێکۆڵینەوەدا پێشێلکاریکی زۆر بەرامبەر مەفافەکانیان ئەنجام درراوە ئێمە وەکو فیدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی داوا لە بەڕێزان لە ئەنجومەنی دادوەری و دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان دەکەین لە پێناو چەسپانی دادگەری و دادگایکردنێکی تاتپەروەرانە و پاراستنی شکۆ و ناوبانگ هەرێمی کوردستان و پاراستنی چالاکانی مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان لە هەر جۆرە ستەم و نادادیەک بە ناوی یاساوە داواکارین لە بەڕێستان بە چاوێکی ورتر و دادپەروەرانەتر پێداچوونەوە بە بڕێ دادگای تاوانەکانی هەولێر بکەن لە پێناو پاراستنی مافی ئازادی و ڕادەربڕین و سەروەری یاسا و مافەکانی مرۆڤ هەروەها ئەو چالاکانی کە ئێستا دەستگیر کراون و لە قۆناغی لێکۆڵینەوەدان لێکۆڵینەوەکانیان شەفافانە بێ بە ئامادەبوونی پارێزەرەکانیان بێ و ئەو پێشەلکاریانی کە بەرامبەر بەم هاوڕیانەمان کراوە لە قۆناغەکانی لێکۆڵینەوەدا بەرامبەر بەو دەستگیرکراوانی تر نەکرێت کە ئێستا لە قۆناغی لێکۆڵینەوەتان و زۆر سپاس ئەگەر بۆ کامیرەکان بێ تێیدایە کە تەمەنی 18 ساڵ تەواو نەبووە چۆنە حکومەندراوە خۆی ئەمە دوو کەس لەو ژیاوانە تەمەنی یاسایی هەژدەی تاوانکرێکەوە حکومەنداری ناکام دەناسرێ بەڵام ئەوان خەڵکی شیرازێنی ئەمە ئێستا کە لە ئەوڕۆکە کە لە بەردەم دادگای تەمیزی هەولێر هەرێم ڕاوەستاوین لە بۆ ئەو پێنج چالاکوان و ڕۆژنامەنووسەی بادینیان کەەوە تانە لە بڕیارەکەی دادگا دەدەین و ئەوانە تریژە بەرحەلەی تاقیقین لە کاتی ئێستادا ئیزراتی وانش لەمە هەر بەردەوام دەبین بەڵام ئەو ڕووکە وەکوەوەی کەما تیمی پارێزەرانی بەرگری وەکو پشتیوانی پارێزەرانی سلێمانی و هەڵەبجە و کەرکووکی شاتن و لە دۆک شاتن و وەکو تیمی پارێزەرانی بەرگری ئێمە ئەوڕۆ لایحەی تەمیزیمان پێشکەش بە دادگای تەمیزی هەرێم کرد کەوا بۆ بڕیارەی دادگای تاوانی هەولێر دابستەوە کە بڕیارەش نایاساییە و بڕیارەشی شخصیە بڕیارەکە لە بۆ ڕازیکردنی چەند کەسێکە بڕیارە درایە چونکە ئەمە بۆی ئەو قسە دەکەین لەبەرەوەی لە چەند ڕۆژ پێشی دادگایکردنەکە سەرۆکی حکومەت خۆی حکومەکەی دەکرد خۆی دادگایەکەی کرد بەڵام دادوەرەکانی دادگای تاوان هەستان بە تەزدیرکردنی ئەو بڕیارەی ئەو وتارەی سەرۆکی حکومەت ئیتر من داواکارم لە دادگای تەمیز ئەو شێوازە ناشرینە ئەو گومانی لەسەر دادگای تاوانی هەولێر هەیە لەسەر جهەی تحقیقی هەیە لە هەولێر ئەوەی بڕەوێنەوە چیتر داواش دەکەم لەمە دووە بڕیاری لانجمەی دادوەری دەربچیتن بۆ ئەوەی پارێزەر بە تەواوەتی بتوانین سەردانی ئاسایشەکان بکە لە بۆ سەردانی بریکادارەکانیان چونکە ئێمە چەندین جارە کەیسمان دەبی لە ئاسایش بە هیچ شێوەیەک ناڵم سەردانیا بکەین و لە کاتی لێکۆڵینەوەکان ئامادەبین بۆیە بە پێویستی زانم مافی مرۆڤ هەموو بێنە سەرخە چونکە لە کاتی ئێستا جهەی تحقیقی بەڕاستی کارە ساتە ئەوەی بیانێ ئەوی بەسدا فەرز دەکەم بۆیە ئێمە شاتین ئەو دامە تەمیز کردەوە کاک بەشدار گەشتبینن بەوتانەی ئەمڕۆ گەشتبینن پێتان وایە مەحکەمەی تەمیز دەتوانێت چی بکات بەڵێ لەبەرەوەی بەڵگەکانی ناو دۆسەکە بەڵگەی زۆر لاوازم بەڵێ زۆر گەشتبینین بەڵام دەمێ ئەوە بۆ هەموو بەڕێزان ڕوون بکەمەوە ئێمە دوای ئەوەی کە دۆسەکە کە لە محکەمەی جینایەتی دوودێتە محکەمەی تەمیز کە لێرە ڕقەمی وەرگرت ئەو کاتە داواکاریەکمان حاضر کردیان کە ئەم دۆسیە بدێتە هەیئەی عامە تەنها هەیئەتێکی جەزایی نەبینرێ ئەو دۆس لەبەرەوەی قەزێکی گەورەیە پێمان باشە زۆرترین دادوەری بەڕێز لە محکەمەی تەمیز چاو پێخشاندنەوە لەو بڕیارە بکات بەڵێ تا ئەو دەقی بەڕاستی ئەمە نازانین لە چێنە لەکوێ زیندانی نەخۆی بە پێی قانون ئەو ڕۆژێکی حکومەکە دەردەچی دەبی ڕادستی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی زیندانی چاکسازی گەوران بکرێت بەڵام کە ئاسایش نەیکردووە ئەوە مەوزوعی دیکەیە